بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕە 60. لاپەڕە 60 باسی مانگەکانی مانگەکانی ساڵی زاینی. ساڵی زاینی لێرە نووسرایە لە 365 ڕۆژ پێک دێ و دابەش کراوە بەسەر 12 مانگ بۆ مانگانە دەوترێ مانگەکانی زاینی. پاشان لێرە کاک ئاوات ئەوە یەکەم جارە لە پێش ناو وشەی کاک دانێن لە کتێبی بیرکاری وابزانم ئەمنەوە یەکەم جارە بەبەر چاوم دەکەوی نازام لەبەر چاو جارەی ئەو شەیان دانایە. کاک ئاوات ئاگاداری خێزانەکەی کردەوە کە لە سەرەتای مانگی نیسان سەردانی دەرەوەی وڵات دەکا بۆ دامەزراندنی نووسینگەیەکی بازرگانی و لە سەرەتای مانگی تشرینی دووەم دەگەڕێتەوە. کاک ئاوات چەند مانگ لە خێزانەکەی دوور دەکەوێتەوە. لە خشتەی بەرامبەر ناوی مانگەکان و ژمارەی ڕۆژەکانی هەریەکە دیار دەکا. دەتوانی ناوی ئەو مانگانە لەسەر هێڵەیەکی ڕاست بنوێنی و لە سەرەتای مانگی نیسان تاکو دەستپێکی مانگی تشرینی دووەم بژمێری. مانگی نیسان هەتا مانگی مایس ئەوە 1 مانگ، دوایێ هەتا حوزەیران 2 مانگ، تەمووز هەتا تەمووز 3 مانگ، هەتا ئاب 4 مانگ، هەتا ئەیلول 5 و هەتا تشرین یەکەم 6 و هەتا تشرینی دووەم 7 مانگ. کەواتە بەڕێز لێرە وشەی بەڕێزیش زیاد بوو، کەواتە بەڕێز کاک ئاوات 7 مانگ لە دەرەوە دەبی. ئەی چۆن ئەوە زۆر ئاسان بوو. ئەمن زۆر پێم خۆش دەبوو ئەگەر ئەو مانگانە بە کوردی نووسرابان، بەداخەوە بە کوردی نەنووسراینە، چونکە بەڕاستی ناوی ئەو مانگانە زۆر ناخۆشە و لەویش ناخۆشتر ناتوانم لەبەریان کەم لەبەر چونکە 2 مانگ هەر پێک دەچن. نەزام لەبەر ئەو 2 مانگانە ناو بڕابوو وشە نەبوو ئەوە بە یەک دەچن. 2 مانگی دیش هەر لە تەنیشتەوی ئەوانش پێک دەچن. ئەو جلەویش خۆشتر یەکە 4 مانگی یەکە ئەوی دیشیان مانگی 12ەیە، زۆریش لە یەک دوورن. ئەوجا ئەوەی مانگی یەکە ناوی کانونی دووەمە، یعنی هەر بەجارە چی لێت تێک دەچی، هەر بەجارە چی. ئەوجا بە کوردی بە زۆر ئاسان دەبوو، بەڵام ئەمن لێرە بە کوردی نییە، کەواتە ناتوانم وەڵامی هەموو پرسیارەکان بدەمەوە چونکە هەز دەکەم زۆری پێدەچی. هەتا ئاسانتر وابوو ناویان بنێین مانگی 1 و بۆ وێنە مانگی 1، مانگی 2، مانگی 3، مانگی 4، مانگی 5، مانگی 6، دیسان لێرە ئەوەش مانگی 7، مانگی 8 و مانگی 9، مانگی 10، مانگی 11 و مانگی 12. بە کوردیش زۆر ناوەکان خۆشترە، زۆریش ئاسانترە کە ناوەکانیان، چونکە ساڵی کوردی لە مانگی 3 زاینی دەست پێ دەکا. لەبەر هەندێ ئەمن بە نەورۆز دەستم پێ کرد، مانگی 3 نەورۆز، مانگی 4 گوڵان، مانگی 5 زەردان، مانگی 6 پوشپەر، مانگی 7 خەرمانان، مانگی 8 گەلاوێژ، مانگی 9 ڕەزبەر، مانگی 10 گەڵا ڕێزان، مانگی 11 سەرماوەز، مانگی 12 بەفرامبار، مانگی 1 ڕێبەندان و مانگی 2 ڕەشەمە. ئەو 3 مانگە نەورۆز گوڵان جۆ زەردان 3 مانگی بەهارەیە، پوشپەر خەرمانان گەلاوێژ 3 مانگی هاوینە، ڕەزبەر گەڵا ڕێزان سەرماوەز 3 مانگی پاییزە و بەفرامبار ڕێبەندان ڕەشەمە 3 مانگی زستانە. ڕۆژەکانی مانگەکان کوونە. مانگی 3 31 ڕۆژە، مانگی 5 31 ڕۆژە، مانگەک نامانگەک،
مانجی 3 31 مانجی 5 31 مانجی 7 31 بەڵام مانجی 8 31 مانجی 10 31 مانجی 12 31 دیسان مانجی 1 31 کەواتە ئەو مانگانەی کە 31کن لێرە تاک 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 دوایە یەکسەر دەبیتە جووت 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 دیسان دەبیتەوە تاک چەند مانگ 31کە 1 مانگ 2 مانگ 3 مانگ 4 مانگ 5 مانگ 6 مانگ 7 مانگ 31 ڕۆژە کامە مانگ سیە مانجی 4 جووتە سیە مانجی 6 سیە ئەوەش جووتە دوایە یەکسەر دەبیتە تاک مانجی 9 سیە مانجی 11 سیە مانجی 2 یان 28 یان 29 3 ساڵ لەسەر یەک 28 ساڵی چارەم دەبیتە 29 دیسان 3 ساڵ مانجی 2 28 دیسان دەبیتە 29 کەواتە مانجی 2 لە هەمووی ئاسانترە لە بەرکای بەڵام لێرە ڕێیەک هەیە هەتا بزانی ئایا کام ساڵ ساڵی پڕە یان نا ساڵی پڕواتە مانجی 2 29 ساڵەکەش دەکاتە 366 ڕۆژ تو چ دەکەی خوێندکاری ژیر ئاسانترین ڕێ ئەوەیە بینی ساڵەکەی بۆ وێنە ساڵە چیتکە 2020 یەکەم شت دەبی ساڵەکە جووتبی واتە خانەی یەکانی جووتبی لێرە 2020 سفر جووتە با بزانین ساڵە چیتکە ساڵەکی پڕە یان پڕ نییە دەینم چ دەکەم دابەشی چاری دەکەم ئەگەر دابەشی چاری کرا بەبێ ماوە ئەوە ساڵەکی پڕە واتە 366 ڕۆژە دەینم چ دەکەم 20 دابەش 4 دەکا 5 2 دابەش 4 دەکا 0 نابی ئەوجا 20 دیسان دابەش 4 دیسان دەکا 5 کەواتە ساڵەکی دی ساڵەکی پڕە 2020 مانجی 2 29 ڕۆژە ئەدی ساڵی پار 2018 ئەویش چووتە بێگومان ئەو ساڵ 2019 هیچ ساڵەکی تاک پڕ نییە هەمویان مانجی 2 28 ڕۆژە ئەدی پار کە ساڵەکی جووت بوو بزانین ئەو کوو بوو 2018 دابەشی 4 20 دابەش 4 5 پاشان 1 دابەش 4 0 نابی ئەوجا 18 دابەش 4 4 هەیە 4 جاران 4 16 ماوە 2 چونکە ماوە 2 چونکە فاریزەی کەتە ناوێ کەواتە ساڵی 2018 ساڵەکی پڕ نییە مانجی 2 تەنیا 28 ڕۆژە ساڵەکەش هەمووی 365 ڕۆژە ئێستا بگەڕێمە لای ئەو خشتەیە ئێستا ئەو ساڵانەی ئەو مانگانەی کە 31 ڕۆژ بوون ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوەش 5 ئەوە 6 ئەوەش 7 وەکو گوتمان هەفتە ئەوانەی کەسی بوون بێجگە لە مانجی 2 ئەوە 1 ئەوە 2 ئەوەش 3 ئەوەش 4 واتە 5 4 سیە 7 31 یەکیش 28 با بڕین 28 یان 29 ئێستا دەتوانین تۆزەک وەڵامی پرسیاران بدەینەوە مەڵبەندی بازرگانی لە 21 مانجی 3 ئەمە دەرێن مانجی 3 ئاسانترە لۆم هەتا حەڤدەی مانجی 5 دەرگەکانی دادەخە
ئەوە چ مەڵبەندە چی بازرگانیە ئەوەندە 2 مانگ دەرگەی دادەخا. ئەو مەڵبەندە چەند ڕۆژ دەرگەکەی دادەخا. لە 21 مانگی 3 بێگومان هەڵەی ئەو کتێبەی چییە؟ ئەوەیە کە هیچ ساڵژمێرەك یان ڕۆژژمێرەکی دانە نایە هەتا بەکاری بینین. بەبێ بەکارهێنانی ڕۆژژمێر زۆر زەحمەتە بزانین بژمێرین، دەبی لە پێش چاومان بی. بیر بکەوە و مانگی ئادار 31 ڕۆژە و لە 21 مانگەوە تا 31 مانگ 11 ڕۆژەوە زۆر زەحمەتە، ئەوە ناکرێ، ئەوە هەر ناکرێ، دەبی ڕۆژژمێرەکە لە پێش چاومان بی هەتا ڕۆژەکان بژمێرین. بیر بکەوە چییە؟ هیچ ڕۆژژمێرەک نییە، کەس ئەو شتانە ناتوانانی بەبێ ڕۆژژمێر بیر بکاتەوە. بەڵام دەتوانین بزانین مانگی نیسان مانگی 4 30 ڕۆژە سیەکەی بنووسین، ئەوە باشە. بەڵام لێرە لە 21 مانگ هەتا 31 مانگ زۆر زەحمەتە بزانین دەکاتە 11 ڕۆژ. مەگەر بینین 31 بینین 21 لێ دەرکەین، ئەوجا یەکەچیشی لۆ زیادکەین، دەبی ئەوها بکەین، چونکە 21 لەگەڵە و 31 لەگەڵە، کاتە ئەوەی ڕاستیبی هەڵەکی گەورە کرایە کە هیچ ڕۆژژمێرەک لێرە نییە لۆ ئەوەی دانیشین پرسیارەکان شیکەینەوە. بەڵام لێرە ئەو هایاندانایە کە بیر بکەینەوە و بزانین کووە. ئەوە ڕۆژەکانی مانگی 3، ئەوەش ڕۆژەکانی مانگی 4، ئەوەش ڕۆژەکانی مانگی 5 لە کۆکردنەوە دەکا 58 ڕۆژ ئەو مەڵبەندە دادەخرێ. ئێستا ساغ بکەوە مانگی ئەو مانگە چ مانگە کامەیە؟ یەکەم مانگی ساڵە، ئەو مانگە یەکەم مانگی ساڵە، باشە. پاشان نووسرایە ناوی مانگی حوتەم چییە؟ ناوی مانگی حوتەم دەبی بە خۆیان نووسی بایان لێرە. ئەمن تا دانیشتیمە نووسیتم، ئەوە کو دەبی؟ ئەم بە خۆم دانیشم بنووسم. مانگی حوت ئەوە تا ئەوەش ناوەکەیتی، ئەوە مانگی حوت ئەوەش ناوەکەیتی. تەمووس. باشە. ئێستا ناوی مانگی دەیەم چەندە؟ مانگی دەیەم لە چێیە؟ مانگی دەیەم لێرەیە، ئەوە تا ناوەکەی چییە؟ ئەو ناوە خۆشەی لێیە، مانگی دەیەم. ئەدی مانگی 3 ببورن، ئەدی مانگی مایس ریزیەتی، واتە پرسیاری 3 ریزیەتی مانگی مایس چەندەواتە کامە ژمارەیە؟ کامە مانگی 5، مانگی 5 ریزیەتەکە مانگی 5. باشە، دێینە لای پرسیاری ژمارە 4. پرسیاری ژمارە 4 سەرجەمی ژمارەی ڕۆژەکانی مانگی 4 و مانگی 5 و مانگی 6 چەندە؟ زۆر ئاسانە. 4 و 5 و 6 کۆیان دەکەمەوە؟ 30 لەگەڵ 30 ئەو 3 مانگە، 30 و 30 60 لەگەڵ 31 91 تاو، وەڵام 91. ئێستا پرسیاری 5 لە دەستپێکی مانگی 6 هەتا 15 مانگی ئەو مانگی 10 چەند ڕۆژە؟ مانگی 6 هەتا مانگی 6 هەمووی، مانگی 6 هەمووی ئەوە 30، مانگی 7 هەمووی ئەوە 31، مانگی 8 هەمووی ئەوش 31، مانگی 9 هەمووی ئەویش 30، مانگی 15 لە مانگی 10 ئەوەش 15 بە ئەوانە چاکەم کۆکەمەوە، ئەوجە دوایە 15شی لەگەڵ دادەنێم.
1 و 1 2 4 جاران 3 12 ئەوە 122 ئەو جا 15شی لەگەڵ کۆ دەکەمەوە ئەمن هەر ئەوها دەزانم ئەوە 7 ئەوەش 137 ڕۆژە 137 ڕۆژە ئەوە تەواو بووم لێرە خوێندکاری ژیر ڕێگایەک هەیە بۆ ئەوی بزانی کام مانگ ئەگەر ئاسان نەبوو لە بەرکردنی کام مانگ سیویەکە و کام مانگ سیە هەندێک کەس پێیان وایە ئەو ڕێیە ئاسانە هەردوو دەستت دەینی دایان دەخەی ئەوە ئەگەر دەستی چەپت بیوە هەرچەندە لە لای ڕاستە بەڵام وەکو دەستی چەپتە ئەگەر ئەوە دەستی چەپە بەخۆی کە لە لای ڕاستە لە دەستی چەپتەوە دەژمێری دەژمێری بەرزی و نزمیەکانی ئێسکەکانی پەنجەکانت ئەوها ئەو بەرزی و نزمیانە هەیە لێرە وەکو دەبینین لە بەرزیەکەی پەنجەی بچووکەکەت دەست پێ دەکەی واتە لێرە دەست پێ دەکەی مانجی یەک لێرە دادەنێ چونکە لە بەرزاییە کەواتە سیویەکە کەواتە ئەگەر ئەوها داینێن سیویەکە لێرە ئەوە سیویەکە ئەوەی مانجی دوو لە نزمایەکەیە لە قوڵایەکەیە لە مابەینی پەنجەی گچکەت و پەنجەکەی تەنیشتی پەنجەی ئەڵقا بابرێن پەنجەی ئەنگوستیلە ئەو مانجی دووە پاشان مانجی سێ دیسان لە بەرزایەکەیە ئەو جا مانجی 4 لە قوڵایەکەیە لە نزمەکەیە سیە مانجی 5 لە بەرزایەکەیە سیویەکە مانجی 6 لە نزمەکەیە سیە مانجی 7 لە بەرزایەکەیە سیویەکە یەکسەر دێیە لای دەستی ڕاستیشت دیسان مانجی 8 ئەویش لە بەرزایە دوو بەرزایی لە تەنیشتێک واتە هەردووچیان سیویەکن پاشان مانجی 9 لەو قوڵایەیە ئەوها لێرەیە کەواتە سیە مانجی 10 سیویەکە مانجی 11 سیە مانجی 12 دیسان سیویەکە ئەگەر ئەوها بیان نووسم سۆرەکان ئەوها بە سۆر واتە سیویەکە ئەوها لەو بەرزاییەی سیویەک تۆزە گەورەترکە ئەوها لە بەرزایەکەی مانجی 1 مانجی 3 مانجی 5 مانجی 7 دوایە مانجی 8 مانجی 10 و مانجی 12 ئەوە ئەو مانگانەی لە بەرزایەکەینە کە سیویەکەن ئێستا مانگەکانی لە قوڵایەکەینە قوڵایی مابەینی پەنجەکانی دەستت ئەوان بە شینی دادەنێم مانجی 2 ببوژن مانجی 2 مانجی 4 و مانجی 6 دوا لێرە پاشی هەشتی مانجی 9 و مانجی 11 ئەوها ئیدی زۆر ئاسان دەبی کە دەزانی ئێستا تەمەشایان کەین ئەگە بیان خێنینەوە ئەوانەی لە قوڵایی هەموو یان سینە یەکە چان 28 مانجی 1 سۆرەکە لە دەستی چەپت دەست پێ بکە مانجی 1 مانجی 2 28 مانجی 3 سیویەکە مانجی 4 سیە مانجی 5 مانجی 6 مانجی 7 مانجی 8 مانجی 9 لە خوارەیە و مانجی 10 لە سەرەیە مانجی 11 لە خوارەیەوە مانجی 12 دیسان لە سەرەیە هیوادارم ئەو ڕێیە بتوانی دەستەکانی خۆت ئەو حالەتە نیشتێک دانەی و دەست پێ بکەی بژمێری مانگەکان هەتا بزانی کامەیان سیویەکن و کامەیان سینە ئەو دوایە مانگەکان ناویان کوفێر دەبی ئەوە ئەمن ناتوانم بەداخۆ چونکە ئەمنیش مانگەکان بە تایبەتی ئەو تشرین و شتانە زۆر هەز دەکەم هیچ لۆگیکەک نییە هیچ ژیربێژیەک نییە لە ناونانی مانگەکان زۆر زەحمەتە بزانم کانونی دووەم مانجیەکە هەر زۆر هیچ سەیرە بە من دێمە لای لاپەڕەکەی دیکەش چونکە هەز دەکەم ناتوانم هەموو پرسیارەکان شیکار کەم لە لاپەڕەکەی دوایە کەواتە باشتر وایە با دەست پێ بکەم لاپەڕە 61 ناوی مانگی 11 چییە
ئەوە بزانم ئەوە دەتوانی ئێستا بگەڕێەوە خوێندکاری ژیر و ناوەکەی بنووسی ناوی مانگی پێنجەم چییە هەست دەکەم تۆزێک دەقەکان باش نەنووسراینە لەبەر چ لێرە نووسرایە مانگی 11 لێرەش نووسرایە پێنجەم لەبەر چ نەنووسرایە 11 یان لەبەر چ لێرە نەنووسرایە 5 کەواتە تۆزێک زۆر باشنی نەپرسیارەکان ناوی مانگی کۆتایی چییە هەرە کۆتایی و شوبات چەندەمین مانگە مانگی دووە ئەیلول چەندەمین مانگە مانگی نۆیە حوزەیران چەندەمین مانگە مانگی شەشە بە ڕۆژەکان ئەژمێری ئەم کاتەنە بە ڕۆژەکان ئەژمێری ئەم کاتانە تەمەشای ئەو کوردیە باشەیکەن تەمەشای ئەو کوردیە باشەیکەن کاتەنە چییە بە ڕۆژەکان ئەژمێری ئەم کاتانە بکە بەڵام هێشتا شتێ ناکەم لە یەکەم ڕۆژی ئادار هەتا بەیانی یەکەم ڕۆژی حوزەیران ئەمن لێرە هەست دەکەم هەڵەکی زۆر گەورە هەیە کە باسی بەیانی دەکرێت بەیانی هەڵەیە چونکە ڕۆژ نوێ دەبیتەوە لە پاش 12 شەو واتەکە کاتژمێر بووە 12 شەو ئەگەر بووە 12:05 خولەک دەبیتە ڕۆژەکی نوێ نەک بەیانیەکەی دەبیتە ڕۆژەکی نوێ هەر شەوێ پاش 12 دەبیتە ڕۆژەکی نوێ ئەوجە بەیانی لێرە مەبەستی چییە نازانم نەدەبووە ئەوها نووسرابە هەر نووسرابە یەکەم ڕۆژی مانجی 3 هەتا یەکەم ڕۆژی مانجی 6 چەند ڕۆژە ئەمەش دەچوین چمان دەکرد خوێندکاری ژیر دەچووینە لاپەڕەکەی ئەو لای تەمەشامان دەکرد لە یەکەم ڕۆژی مانجی 3 31 ڕۆژە مانجی 30 ڕۆژە مانجی 4 ڕۆژە کۆمان دەکردەوە و مانجی 5مان کۆ دەکردەوە و وەڵامەکەمان دەنووسی بەڵام ئەو بەیانی و ئەو شتانە بەداخەوە کە ئەمن ناتوانم بە باشی وەڵام بدەمەوە هەست دەکەم پێویستی نەدەکرد ئەوها خۆیان ماندیکەن بنووسن یەکەم ڕۆژ و بەیانی و شتیوە بە هەڵەش چونکە هەڵەیە لە بەیانی هەفتی نیسان تاکو بەیانی 25 حوزەیران ئەوە وەڵام نادەمەوە چونکە نازانم لەبەر چ باسی بەیانی دەکرێت دوای نووسرایە خشتەی بەرامبەر بەکاربیینە بۆ شیکاری ڕاهێنانی 15 و 19 ژمارەی ڕۆژەکان لە مانگی شوباتی ساڵی 2011 زاینی 28 ڕۆژە 2011 28 ئەدی 2010 چەندە نەیان نووسە کەواتە لێرە دیسان کەم و کوڕی هەیە چونکە هەموو کەس دەزانی هەر ساڵک کە جووت نەبی تاکبی 100 مانجی 2 28 بەڵام دەبوا لێرە بنووسن ساڵە جووتەکە کە 2010 ئەو چەندە بە ئەمە بە خۆمان دابەشی چاری بکەین 20 دابەش 4 دەکا 5 1 دابەش 4 نابی 10 دابەش 4 دەکا 2 جاران 4 دەکا 8 دووش دەمینێتەوە کەواتە ئەو ساڵەش هەر مانجی 2 هەر 28 هەردووچیان 28 بەڵام لێرە 2 ساڵیان نووسە بەڵام لەبەر چ ساڵی 2010 لە مانجی 8ەوە دەستیان پێکردە لەبەر چ لە ساڵی 2011 هەر هەتا مانجی 6 تێناگەم ئەوە مانای چی ئەو نووسینەی ئێرە ئەمن چ کەڵکەچی وەردەگرم لەو نووسینەی هیچ کەڵکەچی لۆ من نییە چونکە تەواو نییە چونکە ژمارەی ڕۆژەکانیشیان نەنووسە کەواتە کە ئێستاش 2019 ناتوانم بچم ئەمن ڕۆژژمێرەکی بینم ی ساڵی 2011
پاشان ئەمن هەموو گوگڵ گەڕام یەک ساڵ ژمێریان ڕۆژژمێری کوردیم نەدیتەوە کە کەلکی هەبی بینم داینێم بۆ ئەوەی بتوانم وەڵامی پرسیارەکان بدەمەوە. لەبەر هەندێ باشترین شتووە خوێندکاری ژیر لە کاتی وەڵامدانەوەی ئەو پرسیارانە بچی ڕۆژژمێرەکی لاتینی بینی، هەرچ بی، ئینگلیزی بی، ئەڵمانی بی، سویدی بی، هەرچ بی زۆر زۆر ئاسانترە بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانە، بە تایبەتی ئەگەر زۆر جێمەدە بەیانی یان ئێوارەیان شتیوە ڕۆژەکان بژمێرە تەواو. هیوادارم ئەو جۆرە پرسیارانش لە تاقیکردنەوە نەیەن، چونکە بەڕاستی ئەو پرسیارانە پێیان دەڵێن هەندێکیان بێگومان پرسیاری لە پرسیارە بێ تامەکان. ئەوە هایە، چونکە هیچ ناچیتە زۆر ئاسان نییە باسی 2010 بکەین ئێستا، چونکە هیچ لە گوگڵ هیچ ڕۆژژمێرەك نەمایە ئەو ساڵەی ڕەنگە نەمابی، بە کوردیش هەر نییە، کەواتە ئەمن چووم ڕۆژژمێرەکم هینا بە لاتینی یان بە ئینگلیزی لەسرم نووسی ئەو هاوەکو دەبینین ساڵی 2019 هیچ کێشە نییە. 2019 هەر دەزانین مانجی دووی 28 ڕۆژە لێرە نووسرایە ئەوەتە 28، کەواتە زۆر باشە دەتوانی بەکاربینی ئەوها بژمێری ڕۆژەکان 1 2 3 4 5 هەتا بزانی وەڵامی پرسیارەکان بدەیەوە، توانی ئەوەی بەکاربینی خوێندکاری ژیر ئەگەر بتەوێ. ئەوهایە دەتوانی کۆپیکەی بە جۆرەك لە جۆرەکان یان هەر تەمەشایکەی ڤیددیۆیەکەی ڕاگری و تەمەشاکەی و بەکاری بینی، چونکە ئەوها نەبی ناتوانانی وەڵامی پرسیارەکان بدەیەوە بەداخەوە. ئێستا ماوەی نێوان 15 مانجی نۆ هەتا 15 مانجی 5 15 مانجی نۆ تا 15 مانجی 5 15 نۆ لێرە واتە لێرە هەتا ئێرە ئەو دەژمێری ئەو مانجی نۆ، چونکە با بچین لە جێچیت کە تەمەشاکەین 15 مانجی نۆ هەتا 15 مانجی 5 15 نۆ هەتا 15 5 15 نۆ بەڵام لێرە هەردوو چیم نییە. پازدەی نۆ هەتا پازدەی پێنج دەبا دوو ڕۆژژمێرم هەبە، ئەمنیش تەنیا یەک دانەم هەیە کەواتە ناکرێ، کەواتە تەنیا دەبی لێرە ئەو مانگە هەتا ئەو مانگە، چونکە ئەو مانجی نۆ سیە هەتا 15 مانگەکەی دیکە دەبیتە چەند ڕۆژ 15 هەتا 15 دەبیتە 30 ڕۆژ، بەڵام چونکە مانجی دا 31 هەتا ئەو 15 دەبیتە 31، کاتە دەبی ئەوها بژمێری خوێندکاری ژیر لێرە هەتا ئێرە 30 لێرە هەتا ئێرە 31 هەتا ئێرە دیسان 31 هەتا ئێرە دیسان 31 هەتا ئێرە 28 هەتا ئێرە 31 هەتا ئێرە 31 دیسان هەتا ئێرەش 30 پاشان بەڵێ 30 کەواتە ژماردنەکان کووە 30 31 30 31 31 28 31 و 30 ئەوەندەی دەبی کۆبکەیەوە. هەست دەکەم هیچ پێویست ناکە ئەو هەموو ماندی بوونە، هەموو کەس دەچی
ڕۆژژمێرەکان دەینی و بەکاری دەینی. پرسیاری 17 چەند ڕۆژ هەیە لە 16 هەتا 28 لە 16 هەتا 28 لێرەش نەنووسرایە 16 مانجی تشرین یەکەم نەنووسرای 2011 هەر هەتا مانجی 6 نووسرایە کەواتە ناتوانین وەڵامی ئەو پرسیارانە بدەینەوە چونکە بەخۆیان هیچ شتێک نییە هەتا لە دوی بڕۆین. پرسیاری 18 وەرزی بەهار لە 21 ئادار دەست پێ دەکا و لە 20 هوزەیران هەموو ساڵە کۆتایی دێ ژمارە ڕۆژەکان چەندە 21 مانجی 3 و مانجی 6 21 مانجی 3 و مانجی 6 لێرە باشترە 21 مانجی 3 لەو ڕۆژەی تەمەشاکەین 21 مانجی 3 لەو ڕۆژەی نەورۆز هەتا 20 مانجی 6 هەتا 20 مانجی 6 لەو هەتا ئەو ڕۆژەی کەواتە لە 21 مانجی 3 هەتا 21 مانجی 4 ئەوە 31 ڕۆژ دەیانژمێرین 21 22 23 ئەوە 1 2 3 4 5 6 با بژمێرین 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 هەتا ئێرە 31 ئەو جەدیسان بەڵام نایەنەوێ وابزانەوە نایەنەوێ بەو جۆرەی دەیانەوێ وەکو لە کتێبەکەی ئەوها بیر بکەوەیان دەوێ بیر بکەوە کە 21 مانجی 3 هەتا 21 مانجی 4 ئەوە کردیا 31 ڕۆژ پاشان بیر بکەوە لە 21 مانجی 4 هەتا 21 مانجی 5 ئەوە کردیا 30 ڕۆژ بیر بکەوە لە 21 مانجی 5 هەتا 21 مانجی 6 ئەوە کردیا 31 ڕۆژ بەڵام چونکە هەر هەتا 20ە کەواتە ئەویش 30 ڕۆژ ڕەنگە ئەوهایان بووێ کەواتە 91 ڕۆژ ڕەنگە ئەوهابی نازانم هەز دەکەم هیچ مانای نییە من دانیشم ئەو ئەژمێرکردنانە بکەم. پاشان پرسیاری 19 دلێر لە دروستکردنی خانووی لە 13 مانجی 7 هەتا 9 مانجی 10 تشرین یەکە مانجی 10 لە ساڵی 2011 کاری کرد با بزانین چەند ڕۆژە 13 تەمووز هەتا 9 13 7 هەتا 9 10 13 7 هەتا 9 10 13 7 لێرە هەتا 9 مانجی 10 لێرە دەکات چەند ڕۆژ مانجی 8 ئەوە 31 ڕۆژ هەیتم 31 مانجی 9 ئەویش 30 ئەوەشم هەیە مانجی 10 9 ڕۆژم هەیە لە مانجی 7 چەند ڕۆژم هەیە 31 13 لێ بڕوا 11 3 لێ بڕوا 8 لەوێش 19 ڕۆژم هەیە 19 ڕۆژ کەواتە 19 لێرە 31 و 30 دەکاتە 61 61 و 9 دەکاتە 7 و 19 دەکاتە 89 هەمووی دەکا 89 پاشان چ دەکەم پاشان نووسرایە 12 ڕۆژ پشووی وەرگرت 4 ڕۆژ نەخۆش بوو کەواتە دەکا 16 ڕۆژ دەبی بچم ئەمن لێرە ئەو 89 16شی لێکەم کەمەوە بزانم دەکات چەند 9 6 لێ بڕوا 3 8 لێ بڕوا 7 تەنیا 73 ڕۆژ کاری کردیە دلێر نەش نووسرا بوو کاک دلێر چونکە بازرگان نەبوو باشە بچمەوە لای پرسیارەکان پرسیاری 20
هەڵە لەکوێ دڵشاد ماوەی 15 مانگی 7 هەتا 15 مانگی 11 ژماردی نووسی 120 ڕۆژە بزانین 120 ڕۆژە 15 7 هەتا 15 11 15 7 هەتا 15 11 15 مانگی 7 15 مانگی 7 هەتا 15 مانگی 11 ئایا دەکاتە چەند؟ مانگی 8 هەمووی ئەوە 31 مانگی 9 هەمووی ئەوە 30 ئەوە 61 مانگی 10 هەمووی ئەوە 61 و 31 ئەوە 92 ئەو جا بە ئەوها نەژمێرم بە جۆرەشکە بژمێرم لە 15 مانگی 7 هەتا 15 مانگی 8 ئەوە کردی 31 ڕۆژ هەتا 15 مانگی 9 ئەویش 31 ڕۆژ هەتا 15 مانگی 10 ئەوە 30 ڕۆژ هەتا 15 مانگی 11 ئەویش 31 ڕۆژ 3 جاران 4 12 کەواتە 123 ڕۆژ ئەو 3 ڕۆژەی نەنووسیە چونکە هەموو مانگەکانی دیارە بە چی کردی هەموو مانگەکان وەکو ئەوەی وایە 30 ڕۆژ بی وەکو ئەوەی وایە مانگەکان هەمویان 30 ڕۆژ بی ئێستا زۆر باشە کە تەواو بووم لەو پرسیارانە بەڕاستی زۆر بێزار کەربوون بە تایبەتی کە هیچ ڕۆژژمێرەك لەو نەبوو کە بەکاری بینین پێدا چوونەوە ئامادە بوون ژمارەکان لە گەورە بۆ بچووک ڕیز بکە لێرە دابڕینەکان دروست کە دەکەم دابڕینی یەکەم دابڕینی یەکەکان دابڕینی هەزاران دابڕینی هەزاران 3 ڕەنووسە دابڕینی هەزاران ئەوجە دابڕینی ملیۆنان 2 ڕەنووسە لێرە 1 ڕەنووسە لێرەش 2 ڕەنووسە کامیان لە هەمویان بچووکترا بێگومان ئەوەی 1 ڕەنووسە چونکە ژمارە ڕەنووسەکان هەر کەمترە لەوانەی دی کەواتە ئەو ژمارەی ناوەندێ ئەو ژمارە با بڵێن ئەو ژمارە لە هەمویان بچووکترە بنووسەوە لە لای ڕاست یان لە سەرەوە 5,679,654 لە هەمویان بچووکترە ئەوجێ ئێستا مایە ئەو دووە کامەیان پاشی ئەو بنووسین هەردووچیان 56 ملیۆنن ئەوە هیچ ناتوانێت بکەین بەڵام ئەوەی لای چەپ ئەوە 900,000 ئەوی دیکە 300,000 کەواتە دیارە کامەی گەورەیە ئەوەی لای چەپ لە هەمویان گەورەترە کەواتە ئەوەی ناوەندێ لە هەمویان بچووکترە دوایێ ئەو زەردە دوایێ ئەو سەوزە لە هەمویان گەورەترە ئەو سەوزە ئەوە سەوزە کەسک پرسیاری 22 745,000 745,000 300 کەش لێرە دەنووس ئەوەش 300 بۆ نزیکترین 10,000 کامەیە ئەوە خانەی یەکانە ئەوە خانەی دەیانە ئەوە خانەی سەدانە ئەوە خانەی 1,000 ئەوە خانەی 10,000 ئەوەش خانەی 100,000 بۆ نزیکترین 10,000 واتە چارەکەی نزیک دەکەمەوە یەکسەر چونکە چارەکەی نزیک دەکەمەوە یەکسەر هەفتەکەی وەکو خۆی دەنووسم چارەکەش
جارێ نانووسم بەڵام ئەو چارەکە دوایە لێرە دەنووسم بزانم دەبیتە 4 یان دەبیتە 5 بەڵام ئەوانەی لای چار لە لای ڕاستی چار هەمویان دەکەمە 0 5ەکە 0 3ەکە 0 سفرەکەش بەخۆی 0 سفرەکەی دیشار بەخۆی 0 ئێستا ئایا ئەو چارەی بکەمە 5 بەڵێ چونکە 5ەکەی تەنیشتی کە لێی نێزیکە نزیکترین ڕەنووسە چی گەورەیە ئەگەر 5 و 6 و 7 و 8 و 9 بوو ئەو ڕەنووسەی نزیکی دەکەمەوە گەورە دەبی بە 1 کەواتە دەبیتە 5 دەبیتە 5 750,000 750,000 ئەوانە پرسیارن ئەوە بیرکاریە ئەوانی دی ئاسان نەبوو زۆر بێزار کردبوون پرسیاری 23 کام لەو ژمارانە بچووکترە لە دابڕینی یەکەکان دابڕینی هەزارە 13,000 هەمویان 13,000 13,000 13,000 13,000 ناتوانم هیچ بکەم بەڵام لێرە چارم هەیە 4 لێرە 4 ئەو چارە 4 لێرە 4 لێرە 5 گەورەیە 6 گەورەیە 7 گەورەیە کەواتە ئەوانە هەڵا 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 چیهان ڕاستە ئەوە ڕاستە چونکە ئەوە 4 هەیە ڕاستە 4 ئێرە وەکو یەکە کێشە نییە بەڵام ئێرە ئەوەی پاشەوی ڕاستە چارەکان وەکو یەکن بەڵام ڕەنووسەکەی پاش 4 لێرە 3 لێرەش 2 کەواتە کام لەو ژمارانە بچووکترە بێگومان تەنیە ئەوە ڕاستە ئەوانی هەموو گەورەتر بوون هەمویان گەورەتر بوون تەنیا پرسیاری ڕاستە لێرە خوێندکاری ژیر داوای لێبوردن دەکەم ئەگەر نەمتوانی هەموو پرسیارەکان وەڵام بدەمەوە چونکە کەم و کوڕی هەیە بوو لەو پرسیارانە بەداخەوە هەندێک جار کەم و کوڕی هەیە دەبی ئەوها نەبە بەڵام ئیدی ئەوهایە هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هیوادارم لاپەڕەیەکی تۆزێک خۆشتر لەو لاپەڕەی کە لە لاپەڕە 61 هەتا وانەیەکی نوێ هەر بژی